بەپێی ئامارەکانی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان ڕێژەی جیابوونەوە بە شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە و لە پارێزگای هەولێر بە بەراورد لەگەڵ ساڵی 2017 613 حاڵەت زیادی کردووە. لە پارێزگای سلێمانیش 2725 حاڵەت زیادی کردووە. پارێزەرێک دەڵێت بەشێک لە هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی جیابوونەوە بۆ هاوسەرگیری پێشوەختە و دەستێوەردانی کەسوکار و دەوروبەر لە کاروباری ژیانی خێزان دەگەڕێتەوە. ڕاستیە لەناو هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی هۆکاری کۆمەڵایەتیە. ئەم هۆکارە کۆمەڵایەتیە یا تداخلی کەسوکاری ئافرەتەکەیە یا هی پیاوەکەیە یاخود هەژاریە، ینی اقتصادی ئەو ژن و پیاوە بەڵێ خراپە ئەبێتە هۆکار بۆ جیابوونەوەیان. هۆکاری خیانەتە کە بەڕاستیسا ینی هۆکارێکی سەرەکیە ئافرەتەکە یان خود پیاوەکە، ینی ئەو ڕێژەکە ناتوانین دیاری بکەین بڵین ئایا کامیان زیاترە، بەڵام هەردوو لایەنتیایەتی. لە ساڵی 2018 لە پارێزگای سلێمانی 4085 کەس کۆتاییان بە گرێبەستی هاوسەرگیری هێناوە. لە کاتێکدا لە ساڵی 2017 ڕێژەی جیابوونەوە 1360 حاڵەت تۆمار کراوە. لە پارێزگای هەولێریش 3598 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە کە لە ساڵی 2017 ئامارەکە 2985 حاڵەت بووە. بەرپرسی بەشی خێزان لە بەڕێبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت هۆکارەکانی زۆربوونی تەلاق زۆرن، بەڵام سەرەکی ترینیان هۆکاری سیاسی و ئابووری و سۆسیال میدیایە. یەکێک لەو بە هاوپرانسیپە جوانانە پابەندبوونی خێزان بۆ بە یەکتریەوە، پابەندبوونی ژن و مێرد بۆ بە یەکتریەوە، کە ئێستا ئەم بە هاوپرانسیپانە بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرە و لاوازبوون ڕۆشتون لە ناو کۆمەلگای ئێمەیە، کە کۆمەڵێک هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکان بریتیە لە هاتنە ناوەوەی تەکنەلۆژیا بە شێوەیەکی زۆر خێرا، بە تایبەتی سۆسیال میدیا و با بڵێن ئامێرەکانی پەیوەندیکردن، کە لە ناو کۆمەلگەی ئێمەیە ئاستی وەعی و ئاسی وشیاری خەڵک نەگەشتۆتە ئەو ڕادەیە کە بە شێوەیەکی باش بۆ دیوە باشەکانی بەکاری بێنێ. توێژەرانی کۆمەڵایەتی نایشارنەوە کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی دنیای تەکنەلۆژیا و سۆسیال میدیا و بەکارهێنانیان بە شێوەیەکی نەگونجاو زیانی گەورەی بەر کۆمەلگە گەیاندووە. لەگەڵەوەشدا دراما بیانیەکان و گواستنەوەی کللتوری وڵاتان ئاژاوی خستۆتە نێو خێزانەکان تا ئەوانەش چارەسەر نەکرێن، ئامارەکانی تەلاق زیاد دەکەن و کەم ناکەن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.